ئێمە وەکو شانۆکارانی هەڵەبجە گلەیەکی زۆرمان لە بەرپرسەکان و لە حکوومەت و لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەیە، چکۆ بۆ مای 28 ساڵ ئێمە داوای هەوڵێکی شانۆیەکەین لە هەڵەبجە بۆی ئیشە شانۆیەکانمانی تیا بکەین. زۆر کات لەگەڵ کۆنتاکتمان لەگەڵ شارەکانی ترا هەبووە بۆی کە ئیشێکی جوان بێنینە هەڵەبجە و شانۆ بەرفراوان کەین لە هەڵەبجە، ئەوان ڕازی نەبوون بێنە هەڵەبجە لەبەرەوەی هەڵەبجە هیچ هۆڵێکی تیان نیە بە کەڵکی شانۆیی بێت. لەبەرەوە داواکارین لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ئەو قەرارەی کە ئێستا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی شایە ناردوومانەتە ئەوێش کە هۆڵێک لە هەڵەبجە بکرێتەوە بە کەڵکی شانۆ و سینەما بێت، موافقەتی لەسەرکەن و بە زووترین کات ئەو داواکاری شانۆکاران قبوڵکەن. من چیم پێکرێت؟ من عاشقتم، کچێ بەخوا عاشقتم. حقت بێ لە ناو هەڵەبجەیە شانۆ گرنگی هەبووە، بەڵام لە ئەمڕۆیە پێم وایە نخبەی شانۆ کەم بووەتەوە، بینەر کەم بووەتەوە، ئەویش بەهۆی پێم وایە بەعام کەم کوردیەکانە لە ڕووی ئەوەی کە تا ئێستا زیاد لە 28 ساڵە گرنگێکی ئەو تۆ نەدراوە کە هۆڵێکی تایبەت بە شانۆ بوونی هەبێ، بەرکات بەهۆی ئەو نەبوونی هۆڵەوە لە بۆنەی نەبوونی بینەرێکی زۆر تایبەتی شانۆوە کەمتر تیپە هونەریە شانۆکانی دەرەوەی بانگێشتکەین بۆ ئێرە یاخود کارە هونەریەکانی خۆمان پەرە پێبێت. زۆربەی کارەکان ئێمە ئەوەی ناسراوە لە هەڵەبجە یا باخی گشتەیە، هۆڵی ئەحمەد موختارە، هۆڵی بۆنەکانە، ئەوانش حەقەت بێ لە ڕووی شانەوە هیچ خاڵێک مەرجێکی تیانە بۆ بەتایبەت لە ڕووی مەناسەوە، بەڵام ئیتر ئەگەر هەر کارێکی شات بێ بە هەر جۆرێ بووە لەوانەیە دەستکاری کارەکە کرابێ لەبەر ئەو نەگونجانی هۆڵە. ماوەی چەند ساڵێکەوە بۆ 3-4 ساڵە چێ دەرخستە و شوێنی هۆڵ و ئەو شتانە هەمووی ئامادەیە، بەڵام ئەم چەند ساڵی کە من بۆ خۆم دەست بەکار بووم لەبەر قەیرانی دارایی ئەو شتە نەکراوە، بەڵام لە ئێستادا ئەتوانم مژدەی ئەوە بدەم یان بەرچاوم ڕوونترە لەوەی کە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکدا هەڵەبجە بێتە خاوەنی هۆڵێکی جوان بۆ سەرجەم کارە چالاکیە هونەریەکان، چونکە کارێکی 2013 پرۆژە ڕاگیراوەکانی پارێزگای سلێمانی هەبوو، خۆشبەختانە ئەوەی ئەو هۆڵەی هەڵەبجەشی تیا بوو، تەنانەت مەبلەغی پارەکەشی نووسرا بوو تێیدا و دەرخستە و دیزانی ئەوە ئێستا ئاڕاستەی لە وەزارەتەوە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کراوە تا ئەو پرۆژە بکرێتەوە کار و تا هەڵەبجەش بێبەش نەبێت لە هۆڵێکی شیا و بۆ کار و چالاکی هونەری بەداخەوە. ئێمە تا ئێستش گەورەترین کێشەی هۆڵمانەیە، یعنی هەر کار و چالاکیەکەکەین گرفتی هۆڵێتە بەردەمان، گرفتی ئینارە و سەوت و ئەوانەی کە لە هۆڵێکی شیا و گونجاو بۆ کار و چالاکی هونەری پێویستە گرفتە بۆمان، بەڵام ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەو کتابەی ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێ، ئەو هۆڵە بۆ هەڵەبجە بکرێت کە 28 ساڵە خەڵکی هەڵەبجە چاوەڕێی هۆڵێکی شیا و گونجاون بۆ کار و چالاکی هونەری، هەرچەند کۆمەڵی گرفتە بوون پێشتر، با ئەمە بڵین هەڵەبجە ئەوە بڵین لە 2013 ئەگەر شارەکانی تری کوردستان لە 91 ڕزگار بوو بن، ئێمە بەداخەوە لە 2003 حکوومەت هێرم دەسەڵاتی تەواوی لە هەڵەبجەدا هەبوو و بۆی کۆمەڵ و گرفتی بەداخەوە شەڕی ناوخۆ یان کۆمەڵی گرفتی سیاسیەوە نەتوانراوە لە هەڵەبجەدا کارێکی بەو شێوە بکرێت لەسەر جەم بوارەکانەوە بە تایبەت بواری ڕۆشنبیری و نەبوونی هۆڵی گونجاو و شیا بۆ هەڵەبجە.